ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم نوێترین هەواڵەکانی ئەمڕۆ و گرنگترین هەواڵەکانی هەفتەتان پێشکەشەکەم سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێەکەم. ئیڤنتێکی خانوبەرە لە بەغداد بە بەشداری 40 کۆمپانیا لە 5 وڵاتەوە بەڕێوەچێت و کۆمپانیاکانی خانوبەری هەرێمی کوردستانیش بەشداریان تێدا کردووە. چارەکی یەکەمی ئەم ساڵ بازاڕی کریپتۆکەرەنسی لە 18.6 بەزیوە، ئەوە بە پێچەوانەی پێشبینیەکان و ئەو گوڕوتی نەبوو کە کۆتاییەکانی ساڵی 2024 تۆماری کرد. ترامپ لە سەردانەکەی بە وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی سعودیا، قەتەر و ئیمارات تریلیۆنان دۆلار گرێبەستی لە بوارە جیاوازەکانی بەرگری، وزە و زیرەکی دەستکرد ئیمزا کرد. سەرۆکی دەستەی بەڕێوەبردننی کەناڵی سوێز دەڵێت کەمکردنەوەی نرخ و تێچوەکانی ترانزیت لە نۆکەندەکە بۆ ماوەی 90 ڕۆژ تاوتوێ دەکەن و بۆ ئەو بڕیارە چاوەڕێی کاتی گونجاون. دووبارە سڵاوتان لەبێ. ئیڤنتێک بۆ یەکەمین جار لە بەغا بەڕێواچێت لە شاری بەغا بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت کە لە 25 ئەم مانگەوە دەستی پێکردووە، هەتاوەکو سبەی داوای لێبوردنەوە لە 5 ئەم مانگەوە دەستی پێکردووە تاوەکو سبەی بەردەوام ئەبێت. نزیکەی 40 کۆمپانیا لە 5 وڵاتی جیاوازەوە بەشدارن، لە نێوانیان وڵاتانی ئیمارات، وڵاتی ئەممان، ئۆردن، تورکیا و قوبرس. لە هەرێمی کوردستانیشەوە کۆمپانیاکانی خانوبەرە بەشداریان تیا کردووە. خاوەنکاران، بەڵێندەران و وەبەرهێنەران و هەموو ئەو کەسانەکە بە دوای هەلی گونجاوی وەبەرهێنانە ئەگەڕێن بەشداری لەم ئیڤنتەیە ئەکەن. ئیڤنتەکە لە هۆڵی ئەبریز لە کۆمەڵگەی نەخیل بەڕێواچێت. بێگومان کاریگەری زۆر ئەبێت لەسەر جوڵەی ئابووری و ناساندنی پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بە وەبەرهێنەرە بەغدادیەکان و هەروەها وەبەرهێنەران لە ناوچەکە بەگشتی. ئەم ئیڤنتێک کە لێرە مەوجودە لە شاری بەغدا، کۆکردنەوەی مەشاریعەکانی کوردستان لە شاری سلێمانی و لە شاری هەولێر کە هاتوون لێرە عەرزی مەشاریعەکانیان کەن بۆ خەڵکی بەغا، ئەو کەسانەوەی ئەیانەوێ کڕینی مڵک و خانوبەرە بکەن لە کوردستان و ناتوانن بێنیان نەیانتوانیوە بێن تاکو ئێستا. ئێمە توانیمانە لێرە وەکو شەریکەی عقاراتی حاجی سەلام زۆربەی زۆری ئەو مەشاریعانەی لە شاری سلێمانی ئیشیان لەگەڵاکەین، عەرزی مەشروعەکانیان بۆ بکەین، لەخوا بەزیابێ ڕێیاکشنێکی باشی خەڵکیشەیە بۆ مەشروعەکانمان. فەرقی نرخی هەرێمی کوردستان لەگەڵ شاری بەغدا فەرقێکی زۆر زۆرە. ینی ئەم مڵکانی کە ئێمە لە شاری سلێمانی هەمانە، ئەم مەشاری عەسەکەنیان لە شاری سلێمانیمانێ هەمانە نرخیان زۆر بە بەراورد زۆر هەرزانترە لە بەغا. بۆیە لە جیاتی ئەوەی هەوڵ باش شتێک بکڕێت لە بەغدا، 3 و 4 شتی پێکڕێت لە شاری سلێمانی و لە شاری هەولێر. حقيقة الهدف الرئيسي من هذا التجمع هو التشجيع على البنيان والعمران وبالذات بالأواني الأخيرة. لە ڕاستیە ئامانجی سەرەکی ئێمە لەم کۆبوونەوەیە هاندانە بۆ ئاوەدانکردنەوە، بە تایبەتی بەم دوایە جیاوازیەکی زۆر لە کۆمەڵگەکانی نیشتەجێبوو نەبینین. کاردانەوەی هاوڵاتیانیش زۆر باشە و ئەمەش ئەبێتە گۆڕانکاریەکی ئەرێنی لە بواری ئابووریا بۆ عێراق، چونکە زیاتر لە 40 کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی بەشداریان کردو و سەرجەمیشیان کۆمپانیا باوەڕپێکراوەکانن. أكيد هو أكو اختلاف لأنه هو إحنا بالحقيقة لە سلێمانی کێشەیەکێ بێگومان زۆر گرنگە چارەسەر بکرێت، بە دوواداچوونی بۆ بکرێت، لەبەرەوەی کە پەیوەندی ڕاستە و خۆی بە تەندروستی هاوڵاتیان و لەسەر و هەمووشیەوە پەیوەندی بە تەندروستی منداڵانەوە هەیە. لە بەشێکی زۆری نەخۆشخانە حکوومیەکانی سلێمانی کێشەی کەمی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان هەیە. بە جۆرێکە نەخۆشخانەی منداڵان مانگانە پێویستی بە 2400 دەرزی گەشە هەیە، بەڵام بە 2 مانگجارێک 400 دەرزی بۆ ئەنێردرێت. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێت کێشەی دەرمان کێشەیەکی بەردەوامە، بەڵام هەوڵەیەن چارەسەری بۆ بدۆزنەوە. گرفتی کەمی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان بەرەوکی نەخۆشخانە حکوومیەکانی سلێمانی گرتووە. ئێرە نەخۆشخانەی منداڵانە کەمی دەرزی گەشە گرفتی سەرەکی ئەم نەخۆشخانەیە، بە جۆرێک مانگانە پێویستی بە 2400 دەرزی گەشە هەیە، بەڵام بە 2 مانگ تەنیا نزیکەی 400 دەرزی بۆ ئەم نەخۆشخانەیە دابین دەکرێت کە دەرزیەکە لە نێو نەخۆشخانەکە بە بێ بەرامبەر دەدرێت بە نەخۆشەکان، بەڵام لە دەرەوی نەخۆشخانەکە با 150,000 دینار
دەفرۆشرێت. ئێمە ئەو دەرزی کە هەیەمانەوە لە ناو خەڵکا پێوترێت دەرزی گەشە بۆ هۆرمۆنی گەشە گرۆت هۆرمۆنی پێوترێ ئێمە لە بەغاوە بۆمان دابیر نەکرێتواتە تا ئێستا وەزارەتی تەندروستی خۆمان ئەم دەرزیە بۆ ئێمە دابین ناکە وەزارەتی تەندروستی عێراق بۆمان دابینەکە لەبەرەوەی کە لە وەزارەتی تەندروستی عێراقیشەوە ئێمە ئەو بڕێ کە داوایەکەین بەڕاستی یەک لەسەر سێ بڕەکەمان بۆ نێرێ یعنی ئێمە گەر نەخۆشەکانمان هەر نەخۆشێک پێویستی بە سێ قەڵەم هەیە سێ دەرزی هەیە لەو بابەتەکە بە شێوەی قەڵەمە لە ژێر پێست بۆ نەخۆشەکە ئەکرێ ئێمە بە دوو مانگ جارێک ئەو حسەیە ئەو بڕەمان بۆ نێرێ ئەو بڕەشی کە نێرێ بۆ هەر نەخۆشێک یەک دەرزی ئەتوانین بینێ. لە نێو سەرجەم نەخۆشخانە حکوومیەکانی سلێمانی جگە لە کەمی دەرمان کەمی پێداویستە پزیشکیەکان و مادەکانی تاقیگەش گرفتێکی دیکەن کە نەخۆشخانەکان ساڵانێکە داوای چارەسەرکردنی دەکەن. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت هەرچەندە کەمی دەرمان کێشەیەکی بەردەوامە بەڵام لەگەڵ بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی کۆ دەبنەوە و هەوڵ دەدەن کێشەکە چارەسەر بکەن. کێشەی دەرمان کۆمەڵک زنجیرەی ڕێکاری تێدا هەیە ڕێکاری بودجێ ڕێکاری هەندێک جار بودجە و تەرخانکرای شتەیە ڕەنگە ڕێکاری خەرجی کاش و سیولە لە بانکەکان بێ یان هەندێک جار گرێبەستێکە کە ئۆردەرت کردووە و نەگەیشتووە یان هەندێک جار ئەسڵەن دەرمانەکە پێویست نییە بەدیلی هەیە بەڵام هاوڵاتیەک دەڵێ ئەم دەرمانم نییە بەدیلەکەی مەوجودە بەڵام لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی لە بەدواداچوون دەبین بە دڵنیاییەوە کێشەی دەرمان مەماوەیەکی زۆرە لە ساڵی پێرارەوە ئەم کێشەیە حەل بوو بەڵام ئەگەر کێشەیەک و گرفتێکە بێ ئێمە بە دوای دادەچین و چارەسەری پێویستی بۆ دەکەین. بەشێکی زۆری نەخۆشەکانی نێو نەخۆشخانە حکوومیەکانی سلێمانی بەهۆی کەمی دەرمانی پێویستەوە هەوڵ دەدەن بەڕێگەی جیاواز بتوانن ئەو دەرمانانەی پێویستیانە دەستی بخەن بەڵام نرخی دەرمانەکان لە دەرەوی نەخۆشخانە حکوومیەکان هێندە گرانن کە کەسانێکی کەم دەرامەت ناتوانن بیکڕن. لە ساڵانی ڕابردوودا دەرمان بە جۆرێک کەم بوو کە بەشێکی زۆری نەخۆشخانە حکوومیەکان لە سلێمانی داخران چونکە دەرمانی پێویستیان بۆ نەخۆشەکان بەردەست نەبوو. ئێستاش پزیشکانی نێو ئەو نەخۆشخانانە دەڵێن گەر ڕێگا چارەیەک بۆ گرفتی دەرمان نەدۆزرێتەوە ئەوە ڕەنگە جارێکی دیکە مەترسی بکەوێتەوە نەخۆشخانە حکوومیەکان. یەکێک لە هۆکارەکانی کەمی دەرمان لە نێو نەخۆشخانە حکوومیەکانەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک تا ناوەڕاستی مانگی سێ هیچ بڕەپارێک بۆ دابینکردنی دەرمان تەرخان ناکات. ئەوەش وا دەکات بۆ تەواوی ساڵەکە دەرمان لە نێو نەخۆشخانە حکوومیەکان کەم بێت بۆ هۆیشەوە هەندێک جار تەنانەت مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیانیش دروست دەبێت. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی. کێشە بەردەوام زۆرە با بەسێکی ئاوەدانیش بکەین حکوومەتی هەرێمی کوردستان چەند پرۆژەیەکی نوێی خزمەتگوزاری لە سنووری گەرمیان جێبەجێکات لە مەراسیمێکا وەزیری ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان ڕێگەی سەنگا و دێلێژەی کردەوە کە ئاسانکاریە کات بۆ هاتوچوو لە نێوان سلێمانی و گەرمیان بە ئامادەبوونی وەزیرانی ئاوەدانکردنەوە و خوێندنی باڵای هەرێم بەردی بناغی چەند پرۆژەیەک لە گەرمیان دانران. حکوومەتی هەرێمی کوردستان لە گەیاندنی پرۆژەی ئاوەدانی بۆ ناوچەکانی گەرمیان بەردەوام بە لەو چوارچێوەیەدا لە چەند مەراسیمێکدا پرۆژەی ڕێگای سەنگا و دێلێژە کرایەوە. وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم تاکیدی لەسەر گرنگی پرۆژەکە لە بواری ڕێگاوباندا بۆ ناوچەی گەرمیان کردەوە. سەرەتای کارەکانی مرۆمان بەکردنەوەی ڕێگای دەربەنی باسەڕە دێلێژە دەست پێ کرد کە 2 ساڵ پێش جێستا خۆپیشاندەرانی کفریەکی لە داواکاریەکانیان قیرتاوکردنی ئەم ڕێگەی بوو خۆشبەختانەوە پرۆژەکە 100% تەواو بوو ئەچێتە خزمەتی هاوڵاتیانەوە بە تایبەتیش هاوڵاتیانی سنووری گەرمیان سوود لەم ڕێگای بینن بۆ گەیشتن بە پارێزگای سلێمانی و ئاسانکاری لە گەیشتن بێرەیە. هاوڵاتیان و شۆفێران کردنەوەی ڕێگای سەنگا و دێلێژیان بە هەوڵێکی خەمخۆرانە ناوبرد. ئەم ڕێگا پێشتر بەڕاستی زۆر ئیزعاج بوو زۆر ناخۆش بوو ڕێگایەکی چەو ڕەگڵەیەکی زۆر ناخۆش بوو لەخوا بەزیابی ساکە ڕێگاکە عیبی نەماوە خۆتان شەی بینن چادەکە لەخوا بەزیابی عیبی نەماوە و دەستخۆشی لە کاقوبات شەکەین ئەم بڕیارەی داوام قیرەی جێبەجێ کردووە دەسوچاوی خۆش بێ. هەر لە درێژەی پرۆژەکانی حکوومەتی هەرێم بۆ ناوچەی گەرمیان بەردی بناغی ڕێگای گوندی گۆڕە مسقال تا دووڕیانی ژاڵەی ڕۆغزایی دانرا هەروەها بەردی بناغی ڕێگەی گوندەکانی زەردەی حەما تا دووخڕان دانران هاوکاتیش بەردی بناغی دەواازەی دووەمی کەمپی زانکۆی گەرمیان دانرا.
هیوادارم بتوانین بەیەکەوە فترەی کە بەیەکەوە مەسئولیەتە لەسەر شانی ئێمەمانانە بەیەکەوتیان خزمەتێکی بەرچاو بە هەمەلایەنە بە گەرمیان بکەن. لە ڕابردوودا ژمارەیەک پرۆژەی زۆرمان لە بواری ڕێگەوبان خزمەتگوزارەکانی بینا و تەندروستی و پرۆژەکانی شارەوانی هەیە و پرۆژەی جۆرا و جۆری دیکەمان هەیە هەموو ئەوانە پێویستی بە نەختێنێ بە پارەی کاشە لە ڕابردوودا بە پلانێک لەگەڵ وزارەتی دارایی و بەرەبەرایەتی بانقی مرکزی پلانێکمان هەیە کە لە داهاتی ناوخۆ هەر پرۆژێک یان هەر بەڵێندەرێک ڕێژەی ئینجازی چەند بێ بەپێی ئەو ڕێژە ئینجازە دابەشەکرێ بەسەر بەڵێندەرەکانە. ئەو پرۆژە نوێیانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچەی گەرمیان کاراسانی دەکات بۆ بەستنەوەی ڕێگای سەنگاو بە ناوچەکانی تری گەرمیان و گرفتی ڕێگای چەندین گوندیش لە سنوورەکە چارەسەر دەکات. جێبەجێکردنی ئەم پرۆژانە کاراسانی هاتوچۆ بۆ گەشتیاران و شۆفێران و گوندنشینان دەکات و لە هەمان کاتە ڕێگەی دووریان بۆ نزیک دەکاتەوە و ئەمەش دەبێتەوە ئەوەی کە گرفتەکانی هاتوچۆ لە ناوچەکە کەم ببێتەوە. ئاسان جەلال کورسات نیوز سەیرانگەی دێلێژە. چارەکی یەکەمی ئەم ساڵ سێمانگی سەرەتای ساڵی 2025 هەمان سێمانگەی بەهار بازاری کریپتۆکەرەنسیەکان ڕوبەڕووی ئاستەنگی زۆر بووەوە دابەزینی تۆمار کرد لە دوای ئەو بەرزبوونەوەی کە لە کۆتاییەکانی ساڵی 2024 بەخۆیەوە بینی بازارەکە لە سەرەتاکانی ئەم ساڵەوە بە دیاری کراوی لە دوای دەست بەکاربوونی ترامپەوە گۆڕانکاری بەسەراهات کەمبوونەوەی متمانەی وەبەرهێنەران و فشارە سیاسیەکان لە دوای ئەو گۆڕانکاریانی لە جیهانا ڕوویاندا هەروەها ئەدای لاوازی ئالتکۆینەکان بەراورد بە بتکۆین سەرەکی ترین هۆکاری پاشەکشی بازاری کریپتۆکەرەنسیەکان بوو لە چارەکی یەکەمی ئەم ساڵە هەڵبەتە بەرزبوونەوەی خواست بۆ زێڕیش یەکێکی تر لە هۆکارەکان بوو لە بەرەوەی کاوە بەرهێنەران لە بارودۆخی نادڵنیایی ئابوووریە زیاتر سەرمایەکەیان لەو بازارانە ئەگوازنەوە کە مەترسی زیاتریان لەسەر بۆ بازارانەکە دڵنیاییان زیاترە و بێگومان زێڕژ یەکێکە لەو وەبەرهێنانەی کە زیاترین دڵنیایی تایە و وەبەرهێنەران بە زۆری ڕووی تێیەکەن. بە هەندێک زانیاری دەربارەی ئەو بارودۆخە کە بازاری کریپتۆکەرەنسی لە چارەکی یەکەمی ئەم ساڵ ڕوبەڕووی بووەتەوە بخەینە ڕوو لێرە باسی ئەەکەین باسی هۆکارەکانەکەین وە میوانێکی زۆر باشیشمان لەگەڵا بێ بۆەوەی کە تاوتوێی بارودۆخەکە بکەین بزانین پێشبینیەکانیش بۆ داهاتوو چی ئەبن سەبارەت بە بەهای بازاری کریپتۆکەرەنسی چارەکی یەکەمی ئەم ساڵ سێمانگەی بەهار بەهای بازاریەکە بۆ 2.8 تریلیۆن دلار بەگشتی دابەزی کە هەژدەی کانونی دووەم واتە پێش دەست بەکاربوونی ترامپ بەهای بازاریەکان 3.8 تریلیۆن دلار بوو لە سەدا هەژدا دابەزینی تۆمار کرد کاریگەریەکی زۆری ئاڵوگۆڕە سیاسیەکان و ئەو شۆکە سیاسیانی لەسەر بووکە ئەم ساڵ لە جیهانا ڕوویدا قەبارەی مامەڵەکردنیش دیسانەوە دابەزینی تۆمار کردووە لە سەدا 27 دابەزیوە کە چارەکی یەکەمی ئەم ساڵ 146 میلیارد دلار بۆ بە تێکڕایی ڕۆژانە بەڵام چارەکی کۆتایی ساڵی 2024 و پێش ڕۆشتنی ترامپ بۆ کۆشکی سپی ڕۆژانە 200.7 میلیارد دلار مامەڵە ئەکرا لە بازاری کریپتۆکەرەنسیەکان وەکو باسم کرد لە سەدا 27 دابەزینی بەخۆیەوە بینیوە. زانیاری زیاتر لەبارەی ئەم بابەتەوە با باسی بتکۆین بکەین. بتکۆین دیارترین بڵین ئەو دراوانەیە کە لە بازاری کریپتۆکەرەنسیەکانە مامەڵەکاران مامەڵی پێواکەن و ڕووی تێکەن و ئەتوانین بڵین یەکێک لە دڵنیاترین کۆینەکانە لە بازارەکانە کە پشکی بتکۆین بە پێچەوانی ئەوەی کە نرخەکەی دابەزی پشکەکەی لە بازارە بەرز بووەوە لە سەدا 59.1 بازاری کریپتۆکەرەنسیەکان بتکۆین بۆ خۆی داگیر کردبوواتە زیاتر لە نیوە و نزیکەی سەدا 60 بازاری کریپتۆکەرەنسیەکان هی بتکۆین بووە کە چارەکی یەکەمی ئەم ساڵ وەکوتم بە پێچەوانی نرخەکەی و پشکەکەی بەرز بووەوە لە سەدا 4.6 بەرزبوونەوەی تۆمار کردووە کە بەرزترین ئاست بووە لە چارەکی یەکەمی ساڵی 2021ەوە نرخی بتکۆین بەڵام بە پێچەوانەی پشکەکەی دابەزینی تۆمار کرد لە مانگی یەکی ئەم ساڵ
یەک بتکۆین گەیشتە ئاستێکی مێژووی ئاستێکی نرخێکی مێژووی تۆمار کرد گەیشتە 1682 دلار ئەمانە ینی ئەم بەرزبوونەوە بەردەوامەی بتکۆین وایە کردکە ئابووری ناسان بەردەوام پێشبینیەکانیان بۆ بەرزتربوونەوەی نرخەکەی بوو تەنانەت هەندێک کۆمپانیای دراوە ئەلکترۆنیەکان پێشبینی تاوەکو 300,000 دلاریشیان بۆ کردبوو تا کۆتایی ئەمساڵ کە بینیمان هەندێک ڕەوتەکە پێچەوانە بووە لە بەرەوەی کەوکوتم کاریگەریەکی زۆری سیاسەتە جیهانیەکانی لەسرە ئەو دراوە دیجیتاڵیە. سەبارەت بە سریۆم لە کۆتایی ئەم چارەکە کۆتایی سێمانگی سەرەتای ئەم ساڵ بە 1805 دلار مامەڵی پێوەکراوە کە لە 45.3 دابەزیوە و قەبارەی مامەڵەکردن بە سریۆمیش دیسانەوە دابەزینی تۆمار کردووە کە چارەکی یەکەمی ئەم ساڵ 24.4 میلیارد دلار ڕۆژانە قەبارەی مامەڵەکردن بۆ کۆینە بووە چارەکی کۆتایی ساڵی 2024 30 میلیارد دلار بووە سەبارەت بە مێم کۆینەکان کە لە دوای لیبراوە لە 156.3 دابەزینیان تۆمار کرد بەهاکانیان و قەبارەی مامەڵەکانیش دیسان دابەزینی بخۆیەوە بینی چارەکیەکەمی ئەم ساڵ ڕۆژانە 5.4 تریلیۆن دلار مامەڵە بە مێمکۆینەکانەوە کراوە لە 116.3 دابەزینیان تۆمار کردووە بە هەمان شێوە بە ئەگەر زانیاری زیاترمان هەیە بەڵێ ئەمە کۆتا زانیاریمان بوو سەبارەت بە بازاری کریپتۆکەرەنسیەکان لا سێمانگەی بەهاری ئەم ساڵ بەڵام هەر دەربارەی ئەم بازارە کە بە شێوەیەکی بەربڵاو هەموو جیهانیشی گرتووەتەوە بەرهێنەرێکی زۆر ڕوویان تێکردووە ئارام قادر شارەزای دارایی لە هەڵەبجەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە کاک ئارام سلااوت لێ بێ پێمان بڵێ هۆکاری دابەزینی بازاری کریپتۆکەرەنسی لە چارەکی یەکەمی ساڵی 2025 چی بوون سەرەکی ترین هۆکارەکان سڵاو لە ئێوە و بینەران و بیسەران ئەم کاتای ئێوەش باش دیارە هەڵبەتە هۆکارەکان وەکو خۆش لە چارتەکانە ڕوونکردنەوەی پێدا بەشێکی زۆری بڵین ڕووداوە سیاسیەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بازاری کریپتۆ ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە ڕووداوە سیاسیەکان کاریگەری ڕاستەخۆی هەیە تا ئێستا بەڕەسمی وڵاتان یاخود بانکە مرکزیەکان لە وڵاتان یاخود پەرلەمانی وڵاتان یاسایەکی گشتگیر و پشتگیری دراوە دیجیتاڵیەکانیان نییە کە بە شێوازێکی ڕاستەوخۆ دانی پێدا بنرێت کە ئەمڕۆ وەکو تازەترین هەواڵ کە پۆڵەندا بڕیار وایە کە بڕیار لەسەر بڵێن یاسایی ڕێخستنەوەی کریپتۆکەرەنسی دەربکات هەرچەندە لە ئەمریکا هەر ویلایەتێک و بە شێوازێکی ڕاستەوخۆی خۆی یان لە ویلایەتەکەی بەدەر لە ئەوەی کە بڵێن لە کۆنکرێسەوانێ بەڕسمی دەرکرابێت نا بەڵام هەر ویلایەتێک و بڕیار و هینی خۆی هەیە بۆ ڕێخستنەوەی کریپتۆ و بەکارهێنانی کریپتۆ لە هەر ویلایەتێکدا ئەمە هۆکاری سەرەکیە کاتێکە تۆ یاسایەکی ڕسمی نەبێت کە پارێزبەندی یان پارێزگاری بکات لە بەکارهێنان و لە مامەڵەکردن لە دراوە دیجیتاڵیەکاندا ئەمە واکات کە ڕووداوێکی سیاسی کڕین و فرۆشتنێک هەواڵێک یان بڵین دروستبوونی جەنگێک یان ئاشتیەک هەمووی کاریگەری لەسەر بەرزبوونەوە و دابەزینی دراوی دیجیتاڵی دەکات بەڵام لە دوای ئەوەی کە ترامپ دەبێتەوە سەرۆک بڵێ سەرۆکی ئەمریکا بڵێن بازاری کریپتۆ بازدانێکی زۆر زۆر گەورە تۆمارەکات یعنی پێش هەڵبژاردنەوەی ترامپ یعنی بازاری کریپتۆ بەڕادەیەکی زۆر لە چۆڕەڵی خەریک بوو بەردەوام بەرەو سووربوون یعنی بەرەو دابازین ئەڕۆی سعرەکان هەمیشە لە بەرز و نزمبوونی زۆر و بەرزبوونی کەمدا بوو بۆیە لە دوای هاتنە سەر حکمی ترامپ کە وەکو
پشگیری کارێک یان کەسێک کە بە تەواوەتی پشگیری لە دراوی دیجیتاڵی یا بڵێ کریپتۆکەرەنسی دەکات و هەمیشە لە بانگەشەکانی دابانگەشە بۆ ئەوە دەکات کە ئەمریکا دەکەینەوە پایتەختی دراوی دیجیتاڵی یاخود پایتەختی کریپتۆکەرەنسی ئەمە وا دەکات کە بەردەوام بە وتارەکانی یاخود ئەو قسانەی یان لەو کۆنگرە ڕۆژنامەوانیانەی کە ترامپ دەیکات بازاری کریپتۆ یاخود ئەوانەی کە هەڵگری کریپتۆن بە تاسوقەوە سەیری هەواڵ و ڕووداوەکانی باشە کاک ئارام باسی بارودۆخی بازارەکەکەین لەم 4 ساڵەیە کە ترامپ لە کۆشکی سپیە بەڵام سەرەتامێ بڵێم ئەم دابەزینە کە لەم 3 مانگەیە بازاری کریپتۆکەرەنسی بەخۆیەوە بینی گۆڕانکاریەکی بنەڕەتی بوو لە پێکهاتەی بازارەکە یاخود دیسان لەژێر کاریگەری ئەو شۆک و هەیەجانانەیە بوو کە لە بازارە جیهانیەکان ڕۆیە لەبەرەوەی کە هەموو ساڵی ڕابردوو بتکۆین و کریپتۆکەرەنسی بەردەوام بە شۆکە سیاسیەکان جوڵەی ئەکرد ئەم دابەزین و بەرزبوونەوەی ئەم دواییانەش هەر شۆکی سیاسیە یاخود گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە بازارەکەیە عادەتەن بەشێکی پەیوەندی هەیە بە ڕووداوە سیاسیەکانەوە بەڵام عادەتەن لە ترێیدینە یاخود لە بازاڕی ئاڵوگۆڕ ئاڵوگۆڕی دراو بێت ئاڵوگۆڕی زیو بێ ئاڵوگۆڕی ئاڵتون بێت کاتێک کە هەر دراوێک یان هەر ئەوەی کە لە ئینگلیزیە ئەسێستی پێوترێ هەبوون ئەوەی کەیتر ئاڵتون بێت نەوت بێت هەر بابەتێک لەوانەی کە یاخود پشکی کۆمپانیاکان بێت کە مامەڵی پێوە ئەکرێت ئەگەر بەرزبوونەوەیەکی زۆر ناچاوەڕوانکرا ڕوو بدات دوای ماوەیەکدا ئابەزێتەوە ڕاستکردنەوە یاخود ڕاستکردنەوەی بازارەکەیە ینی بۆشاییەک لە بینی ئەو بەرزبوونەوەی کە ڕووی داوە لەگەڵ ئەو فترەیە کە دراوەکەی پیا ڕۆیوە یاخود پشکەکانی پیادا ڕۆشتووە ئەبێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە وەکەوەی کاڵێ بناغەیەک بۆ خۆی دروست دەکاتەوە بۆیە ئاساییە ینی لە بازاری کریپتۆ یاخود لە بازارەکانی دیکەیشدا کاتێک کە بەرزبوونەوەیەکی زۆر ڕوەدات دوای فترەوەیەک دابەزینەوەیەک ڕوەدات بەڵام دابەزینەوەکە و دابەزینەوە نییە کە بازار تووشی شۆ بکە جگە لەوەیش ئەومان بیر نەچێت کۆمپانیا زەبەلاحەکان کە هەمیشە دەیانەوێت ئێستا بە تایبەتی لە ماوەی بۆ ئەم 4 ساڵە دەیانەوێت بڵین یەدەکی خۆیان لە دراوی دیجیتاڵیدا بەهێزکەن بە تایبەتی لە بیتکۆیندا یەدەکی خۆیانیانە بێ یەدەکێکی بەهێزیانە بێت کە هەمیشە بلاگڕۆک و زۆرینەی ئەو کۆمپانیا گەورانەی کە هەن بانگەشە بۆ زیادکردن و بەرزکردنەوەی یەدەکی بچکۆینیان دەکەن بانگەشە بۆ ئەوە دەکەن کاتێک کە ئەم کۆمپانیایەک یاخود بازرگانێک بێوێت یەدەکی خۆی بەرز بکاتەوە بە تاکێتی سوود لەو بۆشاییانە وەرەگرێت کە لە بازارەکاندا هەیە دەزانێت بە هەواڵێکی ناڕاست دەزانێت بە هەواڵێک کە لە دژی بازاری کریپتۆ بێت بخرێتە ناو بازارەوە بازاری کریپتۆ ئەشکێنێت دواکات منێک نەک ئەو کەسانێک کە تەواو لە بوارەکە تا شارەزا منێکی نەشارەزا بلێک بە ترس و لەرزەوە هاتوومەتە ناو ئەو بازارەوە خێرا لە ترسی ئەوەی کە زیاتر دراوەکە نەشکێت یاخود زیاتر زەرەرنەکەم ئەیفرۆشمەوە و لە بازارەکە دێمە دەرەوە ئەمانە بازرگانە گەورەکان سوودیان لێ دەبینن و بڵین لە نرخێکی کەمە ئەیکردنەوە چکە تازە بمانوێت نەمانوێت بیتکۆین ناگەڕێتەوە 10,000 و 15,000 و 20,000 بۆیە ناچارە لانی کەم زۆرترین نرخدای بەزێنێتە خوارەوە بۆ نمونە بینێرێنێتە 7,000 بینێتە 8,000 تاوەکو لە بیتکۆینێکا 20,000 بۆ ئەو زۆرە مەبلەغێکی 20,000 کەمتر بیکڕێ بۆیە وا کاشڵەژانیەک لە بازارا دروست ببێ بۆی بیکڕێتەوە. بەڵێ کاک ئارام باسیەوەت کرد کە دابەزینەکەی بتکۆین بە تایبەتی لەم ساڵە ڕاستکردنەوەی نرخەکەی بوو لەبەرەوەی کە ئەوەی پێش ئەوە ڕووی ئەدا ئەو بەرزکردنەوە بەرزبوونەوە خەیاڵیە بەڵق بوو نرخی ڕاستەقینە نەبوو ئەی ئەم بەرزبوونەوەی دیسانەوە لەم ماوەیە هۆکارە سەرەکیەکەی چییە؟ ئێستا بتکۆین نرخی ڕاستەقینەی خۆی هەیە یان ئێستاش هەر
بڵقی هەیە؟ بیتکۆین هیچ کاتێک ناگاتە نرخی ڕاستەقینەی خۆی. ئەی بەو مانایە ناکە بڵێن بەڵقا نەخێر بتکۆین نرخەکەی زۆر زۆر لەوە ئەبێ نرخی زۆر زۆر زیاتر بێت نرخێکی زۆر زۆری هەیەەوە وەکەوەی کە پێشببینی دەکرێت نرخەکەی لە کۆتایی ئەم ساڵدا بکاتە سەر و $200,000 بەڵام ئەمە ینی هەندێک قسە لێرەیە ئەیکەین تکام وایە ینی وەکو ڕاوێژی دارایی وەرنەگیری و خەڵک بڵێ وڵا لەسەر قسەی کاگارامەوە من چون بتکۆینم کڕی مادەم بەرزە بێتەوە چکە کۆمەڵێک ئەگەری و کۆمەڵێک پرۆسس هەیە ئەنجام بڕیار بدێ بەڵام ئەوەی کە واقع لێرە بیخینە ڕوو نرخی بتکۆین زۆر زۆر لەوە زیاترەوە ئەبێت زۆر زۆر لەوە زیاتر بێ نەک بتکۆین زۆربەی زۆری دراوە بڵین دیجیتالیەکان یا ئەوەی کە بە کریپتۆکەرنسی ناسراوە بە تایبەتی ئەوانەی کە شەریکات و یاخود پرۆژەی زۆر گەورە لە پشتیانەوەیە چکە عادەتەن لەم بازاڕانەیە وەکو لە سەرەتایە وتمان لەبەرەوەی هێشتا بە یاسا ڕێک نەخراوە عادەتەن کریپتۆی لابەلا یاخود بازرگانی لابەلا دێتە ناوە یان بڵێ شەریکاتی لابەلا دێتە ناوە جۆرە دراوێک دروستەکان لە پرابەرزیەکاتەوە دوایەوە نرخیەکاتەوە بە سەفەروا کات کە ئەم دراوە کەسانێکی زۆر زەرمەند بن بۆیە هەتاوەکو نەگەینە سەر قۆناغێک کە ئەم پرۆسانە تەواو ڕاست ئەبێتەوانێ ئەوێت یعنی کاتی ئەوێت بەڵام زۆربەی زۆری ئەو دراوانەی کە دیارن لە بازاردا من حەز ناکەم لێرەیە ناویان بڵێن بۆ ئەوەی نەبێت وەکو بانکەشەیەک و سبێنێ خوا نەخواستە کەسێک بکەوێتە زەرەرەوە زۆر دراومان هەیە کە لە باگراوەدا شەریکاتی زۆر گەورە و زۆر زەخم لەگەڵایەتی وە پرۆژەکەی پرۆژەیەکی زۆر گەورەیە بۆ داهاتوویەکی زۆر گەورەیە ئەم دراوە بڵین کریپتۆکەرنسیانە نرخی خۆیان نین لە ئیستادا ینی ئەبێ نرخێکی زۆر زۆر لەوە زیاتریە بێ مقابل بۆ پرۆژەیە کە هەیەی وە و پرۆژەیە کە ئەم دراوە سەپۆرتیەکە بۆیە من کاتێکە باس بەڵێ کاک ئارام ئەمەیە بڵێم باسی هەڵوێستی ئەرێنی ترامپ و وتەکانی ترامپت کرد دەربارەی بتکۆین و کاریگەری ئەرێنیەکانی لەسەر دراوەکە ئێوە ئەم وتانە و ئەم هەڵوێستانی ترامپ چۆن هەڵ ئەسەنگێنن و پێتان وایە کاریگەریەکانی کاتیەیان درێژخایەن بتان بمانەوە نەمانەوێت ترامپ هەر 4 ساڵ لە کۆشکی سپیا چی ئەکات کە بتوانێت کاریگەریەکی درێژخایەن لەسەر بازاڕەکە و بە تایبەتی بتکۆین دروست بکات؟ طبعا سیاسەتی ئەمریکا وەکو خۆی و ترامپ ئەلانی کردووە کە پشگیری تەواو لە کریپتۆکەرنسی دەکات و بەرنامە و پلانەکان لەم 4 ساڵەدا بۆ ئەوەیە کە بناغەی دراوی دیجیتالی و کریپتۆکەرنسی دابڕێژرێتەوە وەکو دەبینین ینی لێ پرسراو یاخود سەرۆکی لیژنەی ئەوراقی مالی ئەوەی کە پێوترێت SEC کە بڵین پڕاوە بۆ پڕاوە داراییەکان پاراستنی بەرژەوەندی پڕاوە داراییەکان لە ئەمریکا یەکێکە کە بڵین کە ئێستا گۆڕاوە یەکێکە لە هەرە ئەو کەسانەی کە سەپۆرتی کریپتۆکەرنسیەکە زۆر زۆر بەتوندی و ئیلۆن ماسک دەبینین هەر عینەن بە هەماشیەوە سەپۆرتی کریپتۆکەرنسیە و بیرمان نەچێت ترامپ کوڕە گەورەکەی خۆی یەکێکە لەوانەی کە بە تەواوەتی لە ناو جیهانی کریپتۆیە و بە تەواوەتی پشتگیری کریپتۆکەرنسیەکە دووە وەکەوەی کە بینیمان ترامپ خۆی لە سەرەتای هاتنە سەر حکمی ئەو دراوە دیجیتالیەی کە بە ناوی ترامپەوە دروستکرا سەپۆرتی کردووە کە ئەم دراوە دیجیتالیە لە باکێندیا لە پشتێوە ینی پرۆژەیەکی بەهێز نییە یان بڵین کە بۆ پرۆژەیەک دروستکراوە یا بۆ فلانەش دروستکراوە بۆ لە داهاتووە ئەماکە بەڵام نرخێکی زۆر زۆری هەیە لە ئیسا لە چاو هەندێک دراودا کە پرۆژەکانی زۆر زۆر بەهێزە بۆیە بە هەر وتەیەکی ترامپ هەر کۆنگرەیەکە کات بە پشتگیری کریپتۆکەرنسی بکات بە تەنانەت ئەگەر بە شێوازێکی ناڕاستەوخۆ بێت ینی ڕاستەوخۆ کاریگەریەکانی لە بازاری کریپتۆیە دەرەکەوێت وەکو سەرتاش ئاماژەم پێدا ئەم
کاریگەریانە تا ئەو کاتەیە کە بڵین چوارچێوەی یاسایی بۆ پرۆسەکە دەرئەچێت وە بە یاسا و بە قانون هەندێک شت یەکلا دەکرێتەوە کە ئەمانە یەکلا کرانەوە ئەو کاتە ئۆتۆماتیکی هەموو تاکێکی جیهان نەک ئەمریکاش ئەگەڕێتەوە بۆی کە بە یەکێک لە هەڵگرانی کریپتۆکەرەنسی و ئەوەمان بیر نەچێ 29 مانگ ترامپ خوانێک ئێوارە خوانێک ڕێگەخا بۆ هەڵگرانی دراوی ترامپ یعنی خۆی لە خۆدا ئەمە واکات کە بازاڕی دراوی دیجیتاڵی بەردەوام سەپۆرت وە بەهێزترین کاک ئارام ئەمەوێ باسیەوە بکەم سەرڕای ئەو ناسەقامگیریە زۆرەکە بازاری کریپتۆکەرەنسیەکان ڕوبەڕووی ئەبێتەوە بەرزی و نزمەیەکی خۆی ینی یەکجار زۆرە بەڵام جگەلەوە دیاردەی هاکردنیش هەیە ئەمەش مەترسێکی ترە بۆ سەر بازارەکە ئەمێ لە جەنابت بپرسم ئایا ئەم دوو شتە ئەم دوو هۆکارە ناسەقامگیریە زۆرەکەی و هاکردنەکەش نابێت ترس لە دڵی وەبەرهێنەرانە دروست بکە ئایا هێشتا بژاردەیەکی باشە چوونە ناو بازاری کریپتۆکەرەنسیەکان لەبەرەوەی هەر ئەمڕۆ هەواڵەکەمان هەبوو کە کۆینبیس کە گەورەترین کۆمپانیای دراوی ئەلکترۆنیە لە ئەمریکا هاک کراوە و هاکەرەکان داوای 20 میلیارد دلار بتکۆینەکەن ئەم مەترسیانە چۆن هەڵەسەنگێنن و چ کاریگەریەک لەسەر بازارەکە دروست دەکات طبعا هەموو بازارێکی ئاڵ و گۆڕەوەی کە لە بەنگلیزیە ترێدینی پێوتی هەموو بازارێکی ئاڵ و گۆڕ مەترسی خۆی لەسەرا یەک نمونەی بچووکت پێ بڵم پێشەوەی وەڵامی بە تەواوەتی پرسیارەکانت بدەمەوە ئاڵتۆن لە کە لۆ ریسک ئینڤستمنتە یەکێکە لەو وەبەرهێنانە جۆری وەبەرهێنانەی کە ڕسکی کەمترێکە چکە وەبەرهێنان ئیلان ڕسکی هەیە ینی نابێت وەبەرهێن بکەیت ئیلان ڕسکی هەیە لە 2024 بڵێن چواردەی پێنجی 2024 تا چواردەی پێنجی 2025 ڕێژەی بەرزبوونەوەی لە سەدا 135 بیتکۆین لە سیانزەی پێنجی 2024 تا سیانزەی پێنجی 2025 ڕێژەی بەرزبوونەوەی لە سەدا 165 یعنی هێشتا لە سەدا 30 بەرەوسەر لە ئاڵتۆن زیاتر بەرز بۆتەوە XRP لە سیانزەی پێنجی 2024 تا سیانزەی پێنجی 2025 لە سەدا 509 بەرز بۆتەوە زەحمەت دەبێت ڕسکی یعنی قازانجی کامیان زیاترە کامیان بۆ ئینڤستمنت منێک ئەگەر وەبەرهێن بم کامیان بۆ من قازانجم زیاتر ئەداتێ کەواتە ئەوەی کە دەوترێت جۆرێکە لە ڕیکلام و لە دڵە ڕاوچەیە وە گوتم لە پێشووترا ترس دروستکردنە لە لای خەڵک منێک تازە هاتوومەتان بازارەوە بەم قسانە ترسم لێلا دروست ئەکرێت باعی 2000 کۆینمێ خێرا ڕاکەمەی پرۆشتڵم بە 500 دلار زەرر کاتمان زۆر کەم بەدەستەوە ماوە ئەزیێت نەبێ زۆر بە کورتی هیچ داتایەکمان لایە دەربارەی قەبارەی ئاڵوگۆڕەکان لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بەداخەوە تاوە کۆم دقەیە نا لەبەرەوەی بە جیاوازێکی ڕسمی ین نەکراوە ینی ڕێگە پێدراو نییە هەر کەسێک خۆی لە ڕێگەی مۆبایلی خۆیەوە لە ماڵی خۆیەوە ئاڵ و گۆڕی خۆی ئەکات بە شێوازێکی ڕسمی وەکو داتان نە لە عێراق نە لە کوردستان تەنانەت لە زۆرینەی وڵاتاندا داتایەکی ڕسمی نییە هیچ وڵاتێک داتایەکی نییە بڵێ من ئەوەندە هاو نیشتیمانی من ئاڵ و گۆڕی بڵین یان هەڵگری دراوی دیجیتاڵیە یان ئەوەندە ئاڵوگۆڕی دراوی کریپتۆکەرەنسیەکان سپاس ئارام قادر شارەزای دارایی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوون زانیارێکی زۆر باشمان لێوەرگرتن بەخێر هاتن باسێکی سەردانەکەی ترامپتان بۆ بکەم بۆ کەندا و ترامپ لا گەشتەکەی بۆ وڵاتانی کەندا و سەردانی 3 وڵاتی گرنگی کرد سعودیا قەتەر و ئیمارات
ئامانج لە سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بەهێزکردنی پەیوەندیەکان لە بوارەکانی ئابووری بەرگری و تەکنەلۆژیا بوو. سەرۆکی گەورەترین کۆمپانیا ئەمریکیەکان و ناوە دیارەکانی ئابووری ئەمریکاش یاوەری ترامپیان کرد لە گەشتەکەیە. دەرەنجامی گەشتەکەی سەرۆکی ئەمریکا و شاندی یاوەری ئیمزاکردنی چەندین گرێبەست و لێک تێگەیشتن بوو بە بەهای تریلیۆنان دۆلار. لەوانە وەبەرهێنانی زەبەلاح لە بوارەکانی زیرەکی دەستکرد، وزە، بەرگری، بۆشایی ئاسمان و ژێرخانی دیجیتاڵ. سعودیا وەبەرهێنانی خۆی لە ئەمریکا بۆ 1 تریلیۆن دۆلار بەرز کردەوە. قەتەر گرێبەستی گەورەی لە کەرتی بەرگری و فڕۆکەوانی ئیمزا کرد و ئیماراتیش چەندین گرێبەستی گرنگی بۆ دروستکردنی ناوەندی داتا و پرۆژەی ئەتۆمی ئیمزا کردووە. سەفەرەکەی ترامپ پێگەی وڵاتانی کەنداوی وەک هاوبەشی استراتیژی ئەمریکا لە سەردەمی کێبڕکەی وڵاتانی جیهان لە بواری تەکنەلۆژیا و وزەیە بەهێز کردووە. سەردانەکەی ترامپ بۆ وڵاتانی کەنداو بوو بە مای خێر و بەرەکەت بۆ سووریاش. مبالغە نیە ئەگەر بڵێم خاڵی وەرچەرخانە بۆ ئەو وڵاتە لە بەرەوەی ترامپ بڕیاری داوە سزاکانی سەر سووریا سووک بکات. ئەو سزایانەی کە لە کاتی حافز ئەسەدەوە بەسەر ئەو وڵاتەیە سەپاون. بڕیارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ هەڵگرتنی سزا ئابوووریەکانی سەر سووریا لەلایەن چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی سووریاشەوە پێشوازیەکی باشی لێکرا. هاوڵاتیانی سووریا گەشببینن بەوەی کە وڵاتەکەیان دوای 14 ساڵ لە ئازار و بێبەشی لە سەقامگیری ڕووی سەقامگیری بەخۆیەوە بینێت. هاوڵاتیانی سووریا هیوادارن بە هەڵگرتنی سزا ئابوووریەکان دەرگاکانی دامەزراندن و گەشەسەندنی ئابووری بکرێتەوە، هەروەها سووریا ببێتە ناوەندێک بۆ وەبەرهێنانی ئابووری جیهانی. ماوەی 14 ساڵە گەلی سووریا بە ئازار و لە ناو ناڕەحەتیدا ئەژین. ڕێژەی هەژاری لە وڵاتە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت. بە هەڵگرتنی ئەو گەمارۆیانە هیوادارن کە وڵاتەکەیان ڕووی ئاوەدانی بەخۆیەوە ببینێت. براکردنا سزایên abûrî li ser Sûriyayê ji aliyê Serokê Amerîkayê Donald Trump bû cê dilxweşiyê li cem gelê Sûriyayê bi hemû pêkhatiyên xwe û xelk geşbînin got êdî seqamgirî û xweşî li welatê wan Sûriyayê çê bibe piştî 14 salan ji zehmetiyê û wêraniyê. Xwedê raşnava hikûmeta gelkî baş e ji tevayî Sûrî baş e û em ê vîdarin rewşa Sûrî bi dema nêzik xweştir bibe û em dixwazin hema rewşa me û miletê me gişkê xweş bibe raşnava hikûmeta ez bixe gelkî baş. Xelkên deverê bihêvîne got birakirina sizayên abûrî li ser welatê wan gelek derî li ser Sûriyayê vebin duwarê kar û geşepêdana abûrî û Sûriyayê bibe cê berhemînana abûrî ji tavaya jîhanê re. طبعا هناك وي شركات ان وي استثمارات قال لك اين سوري وي مجالي شغل شيبه انه عالم كار بكي وضعي معيشي بيجم وي قال لك باش بي وبشكل كي الجهمجي وري طبقا عندنا نل شامي واناكي المناطق ما الجهه اداره ذاتي وري طبقا عندن اد بيجم قال لك انعكاس كسر حياتها ملت وي ملت حياتها يباشتر بي يعني ابشر صالي قدر باسبون تعداكي مزن قال لي سوري هات ضغوطات نفسي قال لك يشيبون قال لك انساني ما برشيبون قال لك انساني ما تعدل وهاتن في برياري هي بيم مزن اجا شركات بين معامل مصانع تشيبن كتشو خورتي ما بشغلن يشخر بشروجا كي خوش تشيب يعني او جي وخل كي دنياي خو ابا بكن خو بكن كار بكن دبانسا زياده Ev zêdî 14 salane xelkên Sûriyayê di rewşeke abûriyê pir zehmet jiyan dikin û roj bi roj asta hejariyê bilind dibe û piştî rakirina van sizayan xelk bihêvîne êdî welatê wan Sûriyayê xweş û geş bibe. Dara berekat, Kurd Satî News, Qamşlo.
لە سووریاوە ئەچمە ئێران هەرچەندە ساڵانێکە ئێران بەردەوام ڕوبەڕووی قەیرانی وزە ئەبێتەوە لەوانە قەیرانی غاز و کارەبا بەڵام ئەم ساڵ بڕانی کارەبا لە بەهارەوە بەرۆکی هاوڵاتیان و پیشەسازی ئەو وڵاتەی گرتووە ئەمە دوور بوو لە چاوەڕوانیەکان تەنانەت ڕەشبینترین ئابووری ناسانیش چاوەڕیان نەئەکرد لە بەهارەوە بڕانی کارەبا دەست پێ بکات. بە وتەی ئابووری ناسان وشکە ساڵی و دابەزینی ئاستی ئاوی بەنداوەکان و ڕاگیرانی بەرهەمهێنانی کارەبا لە هەندێک لە وێستگە هایدرۆپاوەرەکان یەکێکە لە هۆکارەکانی پەرەسەندنی قەیرانی کارەبا لە ئێران. هەرچەندە پێشبینی دەکرا ئەم ساڵ کورتێنانی کارەبا لە ئێران زیاتر بێت بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵام کەس پێشبینی نەدەکرد بڕانی کارەبا لە بەهارەوە دەست پێ بکات. لە ساڵی ڕابردووە هەندێک لە ئابووری ناسان هۆشداریاندا بوو لەوەی ئەم ساڵ ناهاوسەنگی کارەبا بۆ یەک لە سەرسەی بەرهەمهێنان بەرز دەبێتەوە و بە پێی خەمڵاندنە جیاوازەکان باس لەوە دەکرا ناهاوسەنگی بگاتە 25 بۆ 30 هزار مێگاوات بەڵام ئەوەی ئەو ناهاوسەنگیە لە یەکەم مانگی بەهارەوە بەرۆکی هاوڵاتیان و پیشەسازیەکان بگرێت دوور بوو لە چاوەڕوانیەکان. قۆڵبوونەوەی قەیرانی کارەبا و غاز و ئاویش وای کردووە کە سنووردارکردنی وزە لەلایەن حکوومەتەوە هەموو مانگەکانی ساڵ بگرێتەوە. سەرۆکی کۆمیسیۆنی وەبەرهێنان و دابینکردنی دارایی ژووری بازرگانی ئێران دەڵێت یەک ڕۆژ بڕانی کارەبای پیشەسازی 300 بۆ 500 میلیۆن دۆلار زیان بە ئابووری و پیشەسازی وڵات دەگەیەنێت. بە وتەی بەرپرسان وشکە ساڵی و ڕاگیرانی بەرهەمهێنانی هەندێک لا وێستگە ئاویەکان یەکێکە لە هۆکارەکانی کورتێنانی کارەبا لە ڕۆژانی سەرەتای ساڵەوە. لە ئێستادا ڕۆژانە کەمتر لە 15,000 مێگاوات کارەبا لە وێستگە هایدرۆپاوەرەکان بەرهەم دێت کە ساڵی ڕابردوو لەم کاتەدا قەبارەکەی ڕۆژانە نزیکەی 60,000 مێگاوات بوو. لە ڕاستیدا بەرهەمهێنانی کارەبای ئەو وێستگانە بۆ یەک لە سەرچواری ساڵی ڕابردوو دابەزیوە کە هۆکارە سەرەکیەکەی کەمبوونەوەی بارانبارین و دابەزینی 42 داهاتی ئاوی ئەو بەنداوانەیە. هۆکارێکی دیکە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە کە بەکارهێنانی کارەبای بەرز کردووەتەوە لە هەندێک لە پارێزگاکانی باشووری ئێران بەکارهێنانی فێنکەرەوەکان زووتر لە ساڵانی ڕابردوو دەستی پێکردووە. لەلایەکی دیکەوە بەرهەمهێنان لە هەندێک لە وێستگەکان بە مەبەستی چاکسازی ڕاگیراوە کە پێشبینی دەکرێت ماوەیەکی زۆر بخایەنێت. هەرچەندە بڕانی کارەبا ئاستەنگی بۆ ژیانی هاوڵاتیانیش دروست کردووە بەڵام گەورەترین زیانمەندی ئەو بارودۆخە پیشەسازی وڵاتە. بەرهەمهێنەرانی چیمەنتۆ و پۆڵا هۆشداری دەدەن لە دابەزینی ئاستی بەرهەمهێنان و کەمبوونەوەی خستنەڕۆ و بەرزبوونەوەی نرخەکان. بڕانی کارەبا لە ئێران نەک هەر زووتر لە ساڵانی ڕابردوو دەستی پێکردووە بەڵکو پێدەچێت هیچ کەرتێکیش لێی پارێزراو نەبێت و جگە لە پیشەسازیەکان و هاوڵاتیان جوتیارانیش ڕۆژانە 6 بۆ 10 سەعات ڕوبەڕووی بێکارەبایی دەبنەوە. خەمڵاندنی جیاواز هەیە بۆ زیانەکانی بڕانی کارەبا لە ئێران بە وتەی جێگری وەزارەتی پیشەسازی و بازرگانی ساڵی ڕابردوو پیشەسازی ئێران بەهۆی بڕانی کارەباوە نزیکەی 4 میلیارد دۆلار زیانی بەرکەوتووە. لە دوای سزانوێکانی ترامپ بۆ بازرگانی نەوتی ئێران تاران ڕێکاری نوێی بۆ فرۆشتنی نەوت بە پاڵاوگەکانی چین و دەربازبوون لە سزاکان دۆزیوەتەوە. بە گوێرەی راپۆرتەکان لە ئێستاە کەشتیە سزادراوەکان بە ناسنامەی نەوت هەڵگرە لە کارکەوتووەکان نەوتی ئێران بۆ چین ئەگوازنەوە. تەنها لە کۆتایی مانگی نیسان نەوت هەڵگرێک بە ناوی گلۆبال نزیکەی 2 میلیۆن بەرمیل نەوتی ئێرانی بردووە بۆ بەندەرێکی چین. بلومبەرگ لە راپۆرتێکدا دەڵێت زنجیرەی دابینکردنی نەوتی چین لە ئێرانەوە لە دوای بڕیاری ئەو پەڕی فشاری ترامپ و سزانوێیەکان ڕێڕەوی نوێی دۆزیوەتەوە. بە گوێرەی داتاکانی بە دوواداچوونی کەشتیەکان نەوت هەڵگرێک بە ناوی گلۆبال کۆتاییەکانی مانگی نیسان نزیکەی 2 میلیۆن بەرمیل نەوتی ئێرانی بردووە بۆ بەندەرێکی چین. ئێستا دەرکەوتووە ئەو کەشتیە پێشتر ناوی گاذر ڤیو بووە و لەلایەن ئەمریکاوە سزای خراوەتە سەر و بۆ دەربازبوون لە سزاکانی ئەمریکا بە گۆڕینی ناوەکەی و بەکارهێنانی ناسنامەی کەشتێکی لە کارکەوتوو هەوڵی داوە لە سزا قورسەکانی ئەمریکا لە سەرکەرتی نەوتی ئێران خۆی دەرباز بکات.
بۆ کەشتیانی بە ناسنامەی کەشتیە لە کارکەوتووەکان کار دەکەن دەڵێن زۆمبی و ئەوە یەکەم جارە کەشتێکی زۆمبی بچێتە بەندەری شاندۆنگی چین ئەو بەندەرەی کە خانەخوێی گەورەترین کڕیارەکانی نەوتی ئێرانە لە جیهاندا. ئەوە دەری دەخات کە تاران و پاڵاوگە چینیەکان گرنگیەکی زۆر بە زیندوهێشتنەوەی بازرگانی نەوتی نێوانیان دەدەن. کڕینی نەوتی ئێران لەلایەن پاڵاوگەکانی شاندۆنگەوە وەک ڕەمزی مانەوەیانە پێشتر ئەو بازرگانیە بە گۆڕینی کەشتیەکان لە ئاوەکانی مالیزیادا ئەنجام دەدرا بەڵام لە مانگی یەکی ئەم ساڵەوە و دوای بڕیاری ئەو پەڕی فشاری ترامپ و سزانوێیەکانی بۆ سەرکەرتی نەوتی ئێران ڕوبەڕووی ئاستەنگ بووەوە. لە دوای ئەو فشارانە مامەڵەکاران بە دوای بەندەر و کەشتی جێگرەوەەوە بوون بۆ ئەوەی بازرگانیەکە بە زیندوی بهێڵنەوە و کەمترین زیانیشیان لە سزاکان بەربکەوێت. گەیاندنی 2 ملیۆن بەرمیل نەوت لەلایەن نەوت هەڵگرێکی زەبەلەحەوە بۆ بەندەرێکی حکومی چین بە پێچەوانەی ڕەوتە نوێیەکەیە. بلومبەرگ لەم بارەیەوە دەڵێت ئەگەر ئەو کات بەرپرسان پێیان بزانیایە لەوانە بوو دەستی بەسەردا بگیرێت کە هەر ئەو کات 120 ملیۆن دۆلار بەهاکەی بوو جگە لەوەش ئەگەری هەبوو بەندەرەکە ببێت بە ئامانجی گەڕی دووەمی سزاکان وەک ئەوەی مانگی 3 بۆ تێرمیناڵێک لە باشووری چین ڕوویدا. لە دوای سزادانی کەشتیە تارماییەکان ئێستا وڵاتانی سزادرا و پەنایان بردووەتە بەر کەشتیە زۆمبیەکان کە بە ناسنامەی ئەو کەشتیانە کار دەکەن کە لە کارکەوتون و تا ئێستا لانی کەم 4 کەشتی زۆمبی بەشداریان لە بازرگانی نەوتی ڤەنزوێلادا کردووە و کۆتاییەکانی ساڵی ڕابردووش یەکیان لە 2 بەندەری چین بیندراوە. بە گوێرەی داتاکانی کۆمپانیای کەیپلەر و هەروەها ئاژانسی بلومبەرگ کەشتی گاذەرڤیو کە خۆی بە گلۆباڵ ناساندووە جارێک لە 25 نیسان و جارێکیش مانگی ئازار باری گەیاندووەتە بەندەری دۆنگجیاکۆ کە بەشێکە لە بەندەری شاندۆنگی چین. کەشتی گاذەرڤیو لە مانگی 12 ساڵی 2024 بەهۆی بەشداریکردن لە پرۆسەی فرۆشتنی نەوتی ئێران لەلایەن گەنجینەی ئەمریکاوە سزادرا. کەشتی گلۆباڵیش کە هیچ سزایەکی لەسەر نەبووە سەرەتاکانی ساڵی 2021 وەک کەشتیەکی لە کارکەوتوو نێردرا بۆ شوێنی پارچەکردنی کەشتیە لە کارکەوتووەکان لە بەنگلادێش. سەرۆکی دەستەی بەڕێوەبەری نۆکەندی سوێس ئەڵێت کەمکردنەوەی نرخی ترانزێتی کاڵا بۆ ماوەی 90 ڕۆژ لە نۆکەندەکە تاوتوێەکەن وتیشی بۆ کەمکردنەوەی نرخ و تێچووەکان چاوەڕێی کاتی گونجاون. هێرشە بەردەوامەکانی حوسیەکان لە دەریای سوور و کەنداوی عەدەن و دەریای عەرەبی کاریگەریەکی بەرچاوی لەسەر کەشتیوانی نێودەوڵەتی دروست کردووە. کەناڵی سوێسیش ڕێڕەوێکی گرنگە بۆ بازرگانی جیهانی بەڵام بەهۆی هێرشەکانی حوسیەکانی یەمەنەوە داهاتی میسر لە کەناڵەکە لە ساڵی 2024 بە ڕێژەی لە 60 دابەزیوە. بە هەمان شێوە ڕۆشتنی کەشتی بە گەروی بابولمەندەبە بەهۆی نیگەرانی ئەمنیەکان لە 48 کەمی کردووە. ئەمەش وای کردووە زۆرێک لە کەشتیەکان ڕێڕەوەکانیان بگۆڕن کە بەوەش تێچوو کاتی گەیاندنیان زیادی کردووە. هەر گۆڕانکاری و بەریەکەوتنێکی هەر وڵاتێکی جیهان ئەگەری ئەوەی هەبێت کاریگەری لەسەر گەروە گرنگەکانی جیهان دروست بکات وڵاتان نیگەرانەکات. بۆ نمونە ئەگەر ئەو بەریەکەوتنە کە لە نێوان هەندستان و پاکستان ڕوویدا پەرەی پسەندایە و درێژخایەن بووایە جگەلەوەی کە کاریگەری لەسەر ئەو دوو وڵاتە و لە ناوچەکەش دروستە کرد کاریگەری لەسەر دوو گەروی گرنگی جیهانیش دروست ئەکرد و ئەوە وڵاتانی نیگەران کرد بۆ دووگەروە گەروی مەلقا و بابلمەندە بوو کە نابێت تێکەڵ بە گرژیەکان بکرانە لەبەرەوەی کە بابلمەندە ڕێڕەوی گواستنەوەی نەوت و غازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ هندستان و گەروی مەلقاش ڕێڕەوی سەرەکی هاوردە و هەناردەی هندستان و ڕۆژهەڵاتی ئاسیایە لەوانە چین، کۆریای باشوور و سنگافورە. هیوادارم هەینیەکی باشتان بەڕێ کرد بێت. منیش بە یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.